باس لە ئابوووریەکەی پلاندانانی خێزان و ڕۆژانە چۆن کار لەسەر بواری ئابووری خۆیانەکەن بەپێی ئەوەی کە لە ماڵێکا چەند کەسن و ئەو کەسانە هەمویان کاریانەیە یاخو کاریانە یاخو یەک کەس کاری هەیە ئەمانە بەپێی خێزانەکان جیاوازی هەیە و پلانەکان جیاوازی و گۆڕانکاری بەسەرایە و ئایا بەپێی سیستەم ئەو سیستەمەی کە ئێستا پەیڕەوەکرێت لە دام و دەستگاکانە و لە کەرتی گشتی و لە کەرتی تایبەتە تۆ وەکو هاوڵاتیەک لەم سیستەمەیە کارەکەی چۆن پلان بۆ ڕکاری ڕۆژانی خۆدانی لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی خێزانەکەتەوە لە ڕووی مناڵەکانتەوە و ئەم سیستەمەش بەردەوامی گۆڕانکاری بەسەرایەت و ئەم گۆڕانکاریەش واکە بەردەوام پلانەکەی تۆ لە گۆڕانکاریا بێ کۆمەڵە پرسیاری تریشەیە گفتوگوی لەسەرەکەین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر کامەران قادر یاقوب وەکو پسپۆری ئابووری و دارایی کە بەڕێزیان ئێستا لە ستۆدیۆ لای ئێمە میوانە دکتۆر زۆر بەخێر بێ بەیانی باش زۆر بەخێر کە زۆر جار باسمان لەم بابەتە کردووە و باسی ئەومان کردو چەند گرنگە پلانت هەبێ وەکو خێزان بۆ لایەنی دارایی و ئابووری خۆت بەڵام چونکە ئەم سیستەمە بەردەوام لەناو کۆمەلگا و لەناو کاروباری ڕۆژانەی خۆمانە مانگ بە مانگ و ساڵ بە ساڵ گۆڕانکاری بەسرایە تۆژە بێ پلانی تازەت هەبێ کەواتە لە ئێستاە باشترین پلان چییە کە تۆ بتوانی پەیڕەوی کەیت و لێ قەلق نەبیت و لێ ڕاڕانەبیت بەڵێ سپاسانەکەم طبعاً باشترین پلان بۆ خێزانەکان ئەوەیە کە بەپێی بارودۆخی ئابووری وڵات ئاڕاستەی خەرجەکانیان بکەن ئەمە باشترین شتە ئابووری وڵات چییە ئێمە لە کوردستانە ئەژین لە شوێنێک ترا بژی شتێکی ترەگەی لێرە بێ شتێکی ترەگەی کەواتە سەیری بارودۆخی ئابووری وڵاتەکەی بزانین گۆڕان چالەشی ئابووریەکان چۆن ئەڕوات حکومت نەفقاتی چۆن ئەکات یعنی نەفقاتەکانی چۆنە ئایا بە شێوەیەکی منەظەمە کەوان کە بە شێوەیەکی منەظەم نەبوو کەواتە تۆ دایمە ئاگاداری ئەوە بیت ئەبێ چی بکەیت ئەبێت ئەو بڕەپارەی کە سەرفی ئەەکەیت بەپێی ئەو بارودۆخە بێت بەس ئێستا لەوانەیە خەڵک پرسیار کە باشڵە من چوزام دوو مانگی تر چی ڕوایەت ئەمە چونکە نقطەی ئەگەر تۆ ئەو بزانێت 6 مانگی تر پارە نامێنێ حتمما لێ ساودا زەگرێتەوە نییە لێرەیە ئەمەیە قسەکە طبعاً هەموو کەسێک پسپۆری بواری ئابووریش نەبزانە 6 مانگی تر چی ڕوایە ئەگەر ئەوە بێت ئەوە ڕوایە ئەگەوە بێ ئەو ڕوایە بەڵام ئێمە ئەزانین کە هەرێمی کوردستان بەڕاستی بۆ خۆمان زۆر گرنگە بۆ خێزانی ئەو خێزانانەی کە لە کوردستان ئاژین زۆر گرنگە کە چی بێت کە تەرکیزکەنە سەر ئەوەی کە ئێستا کوردستان بە قۆناغێکی زۆر سەختە تێپەڕێت تۆ دایمە ئەبێ ئاگاداری داهاتوو بێ بزانین لە داهاتووە احتیاط بۆ داهاتوو بخەیت طبعاً خۆتۆ ناتوانیت هیچ کەس ناتوانێت 2 ساڵ پارەی دەست نەکەوێت بەردەوام بێ لەسەرەوەی کە خەرجەکان غەیب بەڵام چییە تۆ ئەبێت لە شتومەکە ضرورەکانەوە دەست پێ بکەیت مثلەن مادام ئێستا بە قۆناغێکی سەختە تێپەڕین کەواتە تۆ بێ هەنێ شتومەکە هەیە پێڵەن ضروری هەنێکیان هەیە پێڵەن کەمالی تۆ بێت تەرکیز نەکەیت سە کەمالیەکان لە پێناو چی لە پێناو پاراستنی بەرژەوەندی خێزانە تایبەتەکان بەڵام ئەمەش لە خێزانێک بۆ خێزانێک ترە گۆڕێت ڕەنگە قەیرانێکی سەختی داراییش تووشی هەنێ خێزان بێ مشکلی نەبێت یعنی تا 6 مانگ ساڵێک 2 ساڵی تر مشکلی نەبێت بەڵام من باسی ئەو خێزانە ناکەم کە بە شێوەیەکی نۆرمەڵ ئەژین پشت بە موچەیەکە بەستن زۆر باشە جا دکتۆر کامەران ئێستا جەنابەت باسی ئەوەت کرد لە ئەولەیەتەکانە یەکەم جار پێداویستی سەرەکیەکان دابنرێت ئەگەر ئێستا مەجال مایەوە بۆ بابەتی کەمالیات و ئەوانە اینجا دواتە بچێتە سەرەوە بەڵام ئێستا ئێمە ئەیبینین کاڵا پێداویستی سەرەکیەکانیش تەنانەت بەداخەوە ئەوانەش گران بوون یعنی بۆ نمونە موچەخۆرێکی حکومی بڕەپارەکەی دیاری کراوە بەڵام لە بەرامبەرە گرانیەکە هاتوۆتە بازاڕ و ئاراوە لەم کاتەیە ئەبێت چۆن خۆی بگونجێنێ بەڵێ تەمان مەسلەی پرسیارەکە دوو بەشێ بەشێکیانەوەی کە ئاسی گشتی نرخەکان بەرز بێتەوە بەشێکیانەوەی کە بە شێوەیەکی ڕگیلە یعنی بە شێوەیەکی منەظەم تۆ داهاتی دەست ناکرێت ئەگەر یەکێکە مۆزەفی حکومەت بێت فەرمانبەری حکومەت بێت داهاتی دەست ناکرێت بە شێوەیەکی منەظەم ئەوە زۆر واضحە 4 مانگ باشە و 2 مانگ باش نییە ئەوە هیچ مەسایلێکی تر هەیە کە تاکەکانی کۆمەلگا کە فەرمانبەری حکومەتی ژنین ئەوانیش داهاتیان دەست ناکرێت لەبەری کە بازار بەرزی و نزمی ئەکات چالاشی ئابووری کزەبێکە کز با چالاشی ئابووری بس بۆ ئەویش داهاتی کزەبێ و بەرزە بێتەوە کەواتە ئێستا خەڵک چۆن خۆی بگونجێنێ ئێستا من لە ڕووی ئابووریەوە ئێڵم کە ئەم هەڵاوسانی کە ڕوویاوە لە ڕابردووە لە بەتابەتی لە 2 ساڵی ڕابردووە زۆر بووە هەتا ئێستا و ئەمە بەردەوامە بێت تا 2023 و 2024 حتما 24 شهر بەردەوامە بێت هەتا ئەمجا مشکلەکە ئەوە نییە لێرەیە بۆستێت قسەکە لەسەر لێرە ئەوەیە ئێستا هەتا ئێرە بۆستێت باشە لە ئێستاوە ئیتر ئەگەر لە یەک ساڵێک تر ئاسیگەشتنەکەم بەرز بۆ خەڵک تا ڕێدێ مشکلی نیە بەس ئەگەر لە 15 بەرز بۆ تا ساڵێک تر لەمەتە لە 2022 مانگشتی 2022 تا مانگشتی 2023 لە ساڵ بەڵام تۆ داهاتەکە و سابتە کەواتە زۆر بەتەکید ئەو ئاڵێم کە ئاسی گەشتنەکان لەم بەرزیامێنێتەوە و زیاتر بەرزە بێتەوە لەم کاتەیە ئەبێت تاکانی کۆمەلگا چی بکەن ئەبێت تاکانی کۆمەلگا حسابی ئەوە بکەن کە مەعاشیان بۆ زیان نابێت بەی شێوەیە کەواتە تۆ ئەبێت
تەقەشوف بکەیت یعنی بەناچاری بێت تەقەشوف بکەیت چی بکەیت تەقەشوف لە بەس لە چی ئەکەیت ئەو تەقەشوفەی کە من ئەیکەم ئەو سەگەڵ گوشینەی کە من ئەیکەم جیاوازە لە یەکێکی تر ئەوەی کە یەکی تر ئەگەر دەخلەکانیشمان یەکێک بێت هەر جیاوازە چونکە بۆ ئەوەی کە لای من ضروریە ئەم شتێکی دیاری کراوە بەس ئەوەی کە لای ضروری شتێکی ترە بەڵام بەلایانی کەمەوە ئەبێ جلوبەرگ و خواردن و شوێنی حەوانەوە ئەوە لای هەمووان سابتە و ئەبێت جێگیر بێ و ئەو داهاتە بۆوانە سەرفکەین بەس بەڕێی من یعنی وەزعەکە بەداخەوە زۆر باش نابێت زۆر باشە کەواتە وەزعەکە لەبار نییە لە ئێستەیە ئەوەی کە گرنگە لە خێزانە کە ئێمە بەگشتی باسیەکەین دایک و باوکن یعنی زۆر جار ئەبیان دایکەکەیان باوکەکە پلانێکی هەبێ زۆر جارە بینی خانمان تۆزێک دەست بە بەشتەوە گرن ینی باشترن لە پیاوان کەواتە چەند گرنگە بەپی ئەو بڕەپارەی ئەو موچەی کە هاتە ئەو موچەی لە کەرتێکی تایبەت هەتا بەپی ئەو بڕەپارەیە مامەڵە لەگەڵ ئەو شت و مەکانە بکەی کە پێویستی ڕۆژانە نەک ئەوانی کەمالیاتن ئەوە دووەستێنی وەکو بەڕێز ئاماژە بێ بۆی کە بتوانین هەم بەشێک لە پارەکە لابین بۆ کاتێکی زەروریات هەم بەشێکیش سەرف بکەین کە پێداویستی ڕۆژانەمانە بێ و مناڵەکانمان گلەییان نەبێت بزەمت لە ئابوووریە کە ئێمە داهاتمان دەستکەی چێ بۆ دوو شوێن بەشێکی چێ بۆ بەکارهێنان بەشێکی بێ بچێ بۆ سەیڤین ینی پاشەکەوت بەڕاستی ئەبێ لە هەموو حاڵەتێکە مەگەریتر شت بە ڕادەیە گران بێت ئەگەر تۆ هەموو مەسروفات بکەی بۆ شتە زەڕورەکان ئەنج بتوانانی هەموو ئەو پارێک هاتە دەست دەکەوێت خەرجی بۆ شتە زۆرەکان ئەنج پێداویستەکانە فەرکاتەوە ئەگەر نا لە هەموو حاڵەتێکە ئەبێت سەیڤین هەبێ واتە پاشەکەوت هەبێت پلانی دایک و باوک ئەوەیە کە ئەبێت مەسەڵەن قۆناغێک تێنە فەڕێەوە لە قۆناغەکە باش بووە بەڵام لەم قۆناغەیە بەرەو خراپترە ڕوا یەکسەر تاکەکانی کۆمەڵگا سایکۆلۆجیە ناتوان بگەڕێنەوە بۆ بۆی کە یەکسەر لەماوە یەک مانگە تەقەشوف بکەن و مەسەڵەن ئەگەر پێشتر ملیۆن 500 سەرف کرد 200,000 سەرفە شتی بە سایکۆلۆجیان زۆر مەقبول نییە ئەبێ ستێپ بە ستێپ بیکات ئێمە بەداخەوە ڕاهاتوین لەسەرەوەی کە چونکە قەیرانەکە زۆر دەمەکەدا یعنی ڕاهاتوین لەسەرەوەی کە چی بێت بەشێکی زۆری ئەو خەرجانەکە کاتی خۆی هەمان بووە بیگرینەوە بەڵام هێشتا ئەتوانرێ پلانێکی باشتر دانرێ بۆ ئەوەی کە بە فیڕۆدان لە ئەو خەرجیانەی کە لە ناو خێزانەکانە هەیە ڕوونەدا بە فیڕۆدان بۆ معنایەتی یعنی بۆ معنایی کە مەسەلەن وەکو خۆ فەرمووت مەسەلەن پیاولەوانێت تۆزە دەست پێوە نەگرێ و ئەوانە دەست پێوە نەگرن بەو معنای ناکە یعنی ئایلەکە و ئینکە دەست پێگرن بەو معنایی کە بتوانیت بەشێک لەو پارەی کە هیتە سەیڤیکەی چونکە لەوانەیە 6 مانگی تر لە وەزعەکە لەوە خراپتر بووی بەشێک لەو سەیڤینە بۆ 6 مانگی تر بەشێک لەو پاشەکەوتە بە 6 مانگی تر بەکاربێنیت پلانەکە ئەوەیە تۆ نابێت لە هیچ حاڵەتێکە خەرجیەکانی خۆ و زیاتر بێ لە داهاتەکە لە هیچ حاڵەتێکە ئەوە بەڕاستی مەترسی دروستکە تووشی قەرزاریە بێ شتەکانی ناو ماڵ بفرۆشیت ێ باشە مانگی دوان سیان ئەم قەرزاریە ئەو شت فرۆشتێکە هەتا بەڕاستی زۆر کات مناڵیش ئەوە نازانێت دکتۆر لەوانەیە سا زۆربەی خێزانەکان بینەرما من ئەڵێ مۆکو گەورەکان بەرگەیە گرین لەوانەیە لە دەمی خۆمانی بگرینەوە تووشی بارودۆخێبووی نەگونجاوە بەڵام مناڵ تۆ فێری کردووە لە هەفتەکە پلانت داناوە ڕۆژ لە جومعە ئەیبێ بۆ سەیرانگا لەوانەیە 100,000 سەرف بکەیت لە سێشەمە ئەیبێ بۆ چێشخانەیەک لەوانەیە 50,000 سەرف بکەیت ئەی چۆن پلانێک دانی کە ئەم مناڵە هەم هەست بۆ کەم و کوڕێنەکە هەم هەستیش بۆ بکات شتەکان بەرەبەرە تۆزێک کەمتر کەیتەوە بۆی پلانێکی باشترت هەبێت بەڵێ لە ڕووی سایکۆلۆجیە بەڕاستی مناڵ بە یعنی پێی بڵی ئاوە یعنی چەند جارێک دووباری کردەوە ئەچەسپێ لە مێشکە کە بارودۆخەکە لەم قۆناغایە وایە ئیشەکە وایە ناتوانین بڵین هەموو هەفتەیە بچینە دەرەوە ناتوانین هەموو هەفتەیە بچین بۆ شاری یاری یعنی وەری ئەگرێت بەس لە قۆناغی کەمە وەری ناگرێت لەوانەیە مانگێ دوو مانگ یا سێ مانگ ئەنجە دوای ئەوە وەری بگرێت چونکە تۆ ناتوانیت تێگەێنی بڵێ ئەوەنە داهاتمە و خەرجەکانیش ئەبێ ئەوە نەبێت بەی شێوەیەک لەوە تێناگات بەڵام لەوە یەک شتی ئەگەر لەوە ئەتوانێت تێبگات کە ناکرێت هەموو هەفتەیەک بچی ئەکرێ هەموو هەمانگێک بچیت مەسەلەن ئەتوانن بە شێوەیەک لە شێوەکان لە قۆناغەکانە ئیلا ئەبێت قەنەعەتی پێ بکەیت خۆ ئەگەر تۆ بە قسەی ئەو بکەیت بەڕاستی زەرێکی زۆر گەورەکەی لە چیا لێژانە چونکە تۆ ئەگەر بە قسەی مناڵ بکەیت مەسەلەن لەبەری کە سایکۆلۆژیای تێک نەچێت و لەبەری معنویاتی نەڕوخێت تۆ بەردەوام ئەو خەرجیانە و تەرکیبکەیت شتی مناڵ زۆربەی تەرفیهەیە بەڕاستێکی شتی زۆر زەڕوری نییە تۆ مەسەلەن بچیت هەرچی ئەو پارەیە خەرجی بۆ تەرفیە و دوای شتە زەڕورەکانێ ئەو لە هاوی تو دوایی توش قەرزاربی دوایی پی ناگێتەوە بۆ لەبەری کە باردۆخی وڵاتەکە ئێمە هی ئەوە نییە تۆ بڵێ وڵا 6 مانگتر چاکە بێت یا ساڵێکتر چاکە بێت ئەم هەڵاوسانەشکە ڕوویە و ئەوەی کە کێشەی سەرێکیەوە نییە کە تەنها معاش نییە ئەوەیە کە هەڵاوسان ڕوویە و هەڵاوسانەکەش لە دەروی دەسەڵاتی نتاقی ئابووری هەموو عێراقە بە کوردستانیشەوە پەیوەندی هەیە بە ئەمریکا و ئەوروپاوە مەسەلەن پەیوەندی بۆ ئابووریەوە کەواتە ئێمە بێ بزانین ئەم هەڵاوسانە بەلایانی کەمەوە تا 2024 ئەخانێت کەواتە تۆ ئەبێ لێستا
پیاوە احتیاطی ئەوە بخۆی بکەی کە چی ئەبێت کە ئەو نەفقاتانەی کە هەتا بە هیچ شێوەیەک تێنەپەڕێت لەو ئیراداتی کە هەتەواتە خەرجەکە تۆ ملیۆنێک سەرف بکەیت 800,000 وەرگیت ئێمە مانگە دوو مانگ نیە کەڵەکە بێت بە تەکید ئەبێت مناڵەکان واتێگەێنرێن کە ئەم داهاتە مەحدودە لەم قۆناغەیە و لەوانەیە لە قۆناغی داهاتوە بتوانین شتێ بکەین. جا دکتۆر تۆزێک ئێستا ئەولەویەتەکان جیاوازتر بووە بۆ نمونە ئێستا ئەبێت تۆ ئینتەرنێتت هەبێت لانێ زۆر بە بابەتێکی سەرەکی نەبینرێت بەڵام لە ڕاستیە پێویستت هەیە بەشێک لە ژیان لە ئێستا هەر بە ئینتەرنێت بەڕێەکرێت یاخۆت بۆ نمونە تۆ ئێستا هەر باسی مناڵمان کرد مناڵێکت هەیە ئەبێ خولی هاوینەی بنێری ئەمە پەیوەندی بە کەیفیەت و بە کواڵیتی ژیانی ئەو مناڵەوە بێ بەتایبەت لە داهاتوە ئەتوانی نێنێری بەڵام بێگومان کارەکاتە سەر ئەو منداڵەوە ئەوەی کە دواتر چۆنە بێت یاخۆت بۆ نمونە ئەبینیت ئەوەی کە لە مەکتەبایە لەوانەیە کا زعیفە ئەبێ بینێریتە خولی دەرەوە کۆمەڵێک ئەولەویەت لە ئێستای دروست بووە لانەیە جیاوازتر بێ دکتور ئەم ئەولەویەتانە ئەبێ چۆن جێیان بۆ بکەینەوە لەم بارودۆ خەیە ئەو شتێکم باس کرد هەل لەم ئێستاە کە وتم ئەمەوێت تۆزێک ڕوونتری کێتەوە سەرەتای بەڵێ دەربارەی ئەوەی کە ئایا مەسەلەن ئەو شتی کە بەلای منەوە گرنگە بۆ نمونە من مانگی ملیۆنێکم هەیە معاشکم هەنێ هەر یەکێک تریش مانگی ملیۆنێک هەیە کە سەیرەکەی سلوکی مستەلیک سلوکی بەکاربردنمان جیاوازە مەسەلەن ئەو ئەچێت مناڵەکەی نێرێ بۆ مەکتەبی ئەهلی من ناینێرم مناڵم جا ئەوە چۆن نێرم بۆ مەکتەبی ئەهلی ئەو ئینڤست ئەکات یعنی ئیستثمارەکە لە مناڵەکەیە لەوانەیەشتی زۆر زەڕورتر هەبێت کە بیکە لەوانەیە کرێکی بێت بەس ئەچێت ئیستثمارات دەکات لە منەڵم نەخێر من خانوم هەیە من ئەیکەم بە دووقات وەک لەوەی کە چی بێت وەک لەوەی مناڵەکەم بنێرم قەناعەتەکان جیاوازە لە یەکێک بۆ یەکێکی تر بەڵام بە قەناعەتی من مهمترین شت کە تاکەکانی کۆمەڵگا بیکەن ئەوەیە بۆ مناڵەکانیان بڵین خۆیان قەناعەت دەکەن خۆیان قەناعەت دەکەن بۆی کە خەرجەکانی کەم کەنەوە مشکلێ نیە بەس مهمترین شت ئەوەیە کە تۆ باسی ئەو کۆرساتە بکرد زۆر گرنگە کە مناڵ ئینڤستی تیا بکەی واتە ئیستثماری تیا بکەیت لێسا پارەی بۆی سەرف بکەی بۆ مەکتەبی ئەهلی بێت یعنی بۆچی باسی مەکتەبی ئەهلیەکەم لەبەری کواڵیتیەکەی بەڕاستی باشترە لە مەکتەبە حکومەت کواڵیتیەکەی زۆر زۆر تو ئەمە ئەم پارەی تیا سەرف بکەیت ئەبێ بە استثمارات بۆی مستقبل کە تەخەڕوجەکە یعنی قوتی زیاترە بێت لە ڕووی ئەدایی ئەو ئێجوکیشنەی ئەو خوێندنی کە وەریگرتووە بەڕاستی بەڵام ئێستا لەوانەیە بڵێ باش آخر ئەی کەسەکە لەوانەیە خانوێ بکالەوەی ئەو بنێرە بەڕێ من ئەڵێم وانەبێ بەڵام تاکەکانی کۆمەلگا لێکێکەوە بۆ یەکێکتر جیاواز هەیە دەوڵەمەنی شەم ناڵەکەی نانێرێ بۆەوە ئیتر بەپی ئاستی تێگەشتنی خۆی بۆ کۆمەلگاکە لەوانەیە بڵێ ئەسڵان مەکتەبە ئیسفادەی نیە بۆ نمونە ئەمە یەکێک لەوانە ئەو کۆرسانەی کە تۆ مەسەلەن خۆ ئەو کەسێک ئاچێ بۆ کۆرسێک کواڵەتی کەسەکەی پێش باشە مەسەلەن چێتە کۆرسێکی زمانی ئینگلیزی یا چێتە کۆرسێکی مەکتەب بڵێن خوێندنی مەکتەبەوە چۆن مەسەلەن ئێستا لە 4 ابتیدایی ئەچێ بۆ 5 ابتیدایی بەڵام پێشەوەی بچێتە 5 ابتیدایی دەرسەکان ئەخوێنێت خۆ پارەی ئەوێت باش ئەو کەسە ئەو بڕەپارەی کە پێیەتی تەوزیعی کا بەسەر چییە ئایا تەوزیعی کا بەسەر ئەبێ خواردنەکەی لێ پڕکاتەوە جلوبەرگەکەی لێ پڕکاتەوە باقی ئەوەی تر ئەمێنێتەوە ئەیا بچی ئەیا بە سیارە و مۆدلی سارەکەی ئەگۆڕێت بەڵام بەداخەوە دکتۆر ببوورە ینی زۆر جارم خوێندنگە ئەهلیانە بۆ بە چاولێکەری ینی تۆ سێریەکەی براکە و لەبەرەوەی مناڵەکەی لە مەکتەبی ئەهلی بێ منیش مناڵەکەم بەرمە مەکتەبی ئەهلی یعنی ئێستا خوێندنگە حکوومیەکانمان بە خۆشحاڵی و ئێستا چەند ڕۆژێ لەمەوە پێش هەفتەی پێش و خوێندکارە سەرکەوتوەکانمان زۆرینیان لە خوێندنە حکوومیەکان بوون بەڕاستی کە نمرەی یەکەمیان بەدەستێنەوە و ینی هەمووی لە شاشەکانەوە بینیمان و ینی هەرەوە نیە کەی ترێمە برمانە خوێندنگایەکی ئەهلی بڵین تر مناڵەکەمانە بێ بە دکتۆرە بێ بە مهندیس نەخێر یەکێ لەو خوێندکارانە بە خۆشحاڵیەوە لە یەکێ لە شارەکانی دەوروپەری شاری سلەیمانیشە لە ژوورێکە هەژاریشە توانی شێتی لەگە خێزانەکەی هەڵکات و لە خوێندگەتیایەکی حکوومەتیش و نەوەنۆش بێنێت بەڵام ئێمە وامان لێ هاتووە شتەکەمان کردو بە چاولێکەری ملیۆنێ مەعاشمانەیە ئەچین 800,000 بە مناڵەکەمان بۆ مەکتەب ئەی مناڵەکانی کەمە کەواتەمە کە باسی خێزانەکەی نەبێ پلانێکی باشمان هەبێ وایە دکتۆریان بالضبط لێرەیە بۆ ئەوەی کە تێبینێک لەسەر ئەوە بە مەسەلەن کوی گشتی بڵێن بۆ نمونە 100,000 کەس بەشداری تاقیکردنەوەکانی کردووە لە حکوومەت یعنی خۆ نخبە دەرئەچێت نخبە یعنی نخبە یەتە پێش چاومان کە هەژاریش بووینە ئەو شتی زۆر ئاساییە بەڵام مەسایلی ئەو پرسیارانە و ئەو کواڵەتەیە کە لە حکوومەتە هەیە جیاوازە لەو مەنهەجێکە لە ئەهلیە هەیە ئەوەی ئەهلی نامێ ناوی مەکتەبەکان بێنم بۆی نەبێ بە ڕێکلام شتیوە مەسەلەن ئەو مەسەلەن مەکتەب هەیە 4 کتێبی بیرکاریان هەیە ئەو ناتوانێت سەبێنێت ئەمانی تر ئەتوانن سەبێنن لە حکومەکان ئەتوان سەبێنن بۆ لەبەرەوەی کە لە حکومەکانە منهەجێکی دیاریکراو هەیە ئیمتحانێکی دیاریکراو هەیە لەوەیە بە زیاتر هینەوێ بەڵام سەر ڕای ئەوەش بەڵێ خەڵک هەیە ئەگە بیکێتە ئەو ئەهلیانەش بەس بە بەلاش بێت
هەژا بڵێن ئەوی کە چوتمان چەند کەسێکەیە زۆر لەوانە بە قوتر بن کێسا لە مەکتەبی ئەهلی هەردوویان لە ئەهلی بن ئەو چوار کتێبی بیرکاری بخوێنێ ئەمیش چوار کتێبی بیرکاری بخوێنێ هەر هەژارەکە بە قوتر ئەوە هەیە ئەوە خۆی زیرەکە یعنی هەر حتا ڕای منە قەناعەتمە پێوەندی بە عایلەکە شوێنێ بڵێ عایلەکەی زۆر زەختیان لێکرد بێوانە هەر خۆی زیرەکە یعنی ئەگەر ناتۆ چۆن نتوانانی لە ژوورەکە هین بی ئەگەر توانایەکی زۆر لە ڕابەت دەرێنێت ئینشەڵڵا کە ئەو قسەی جەنابەت لایەنە پەیوەندیدارەکان گوێیان لێبێت و بە گرنگی بزانن کە هەموو توێژێک بەوەی کە لانەیە دەستکورد بێت بەوەی کە هەیەتی ئەبێ منداڵەکەی لە کێشەکە بخوێنێت کە شایستەی ئەو بێت کە منداڵێکتیا خوێنێت وە بیر لە داهاتوومان بکەنەوە کە ئەم منداڵانە دروستیەکەن جا دکتور ئێستا ئێمە ئەگەر ئەم پلانەمان هەبێت کۆمەڵێک تەکنیک هەیە کە چۆن خەرجی بکەیت بۆ نمونە لای ئێمە ئیتر ئەمە بووە بە عادەت لە دەرەوە نان خواردن هەیە چێشخانەکان بەرادەر بێ کۆکۆبنەوە دەرەوە چوونیان زۆر هەیە ئەمانە ئەبین لە کۆتایە کۆی ئەکەیتەوە دنیایەک خەرجی لێ دروست ئەبێت کە لانەیە پێویستیش نەبێت ئەم تەکنیکانە لە ڕووی ئابوووریەوە جەناب چۆن باسی ئەەکەی کە ئێمە ئەو دروست خەرجکردنەمان هەبێت کە دواتر بشتوانین لە پەنایە پاشەکەوتێکیش بکەین یەکەم جار ئەو دروست خەرجکردنەکە ئەگە تەکنیکەکانمان بۆ باس بکەی زیاتر چییە؟ بەڵێ بەڕاستی هەنێکەیە بۆ بە کەلتور بۆ نمونە ئەو عادەتە زۆرە لە کوردستانە کە چوونە دەرەوە خواردن لە دەرەوە بڵێن چوونە دەرەوە بۆ ئیکە خواردن خۆی یعنی زۆر کە زەبینین یعنی پارێکی واشی یعنی داهاتێکی واشی نییە کە سەرەکەی مانگی 4 جار یا 6 جار ئەچێتە دەرەوە لەوانەیە ئەو زۆربەی هەر زۆری ئەو حاڵەکەس تاوان سایکۆلۆجیە لەوانەیە پەیوەندی بە کەلتوری ئێمەشەوە هەبێت بۆی کە بڵێن بە کورتەکەی ئەڵێت خۆی دەرخات بڵێ ئەوە ئێمە ئاچینە دەرەوە نازم چێت ئەو شتانی زۆتیایە ئەگەر نا ئەگەر بین دەخلی تاکە کەسی بەریتانیا بۆ نمونە لە دووشەمە بۆ جمعە هەر هەمووی بە کاملی ئیشەکەن هەفتەی یەک ڕۆژ ئەتوان بچنە دەرەوە ئیش دەخلێکی یەکجار زۆریانەوە بەڵام ئێمە ئازانین کە وەک تۆ فەرمووت کە خەڵکانێکی زۆر هەیە کە زۆر ئەچنە دەرەوە بۆ نمونە بۆ ئێمە بۆ نمونە نانخواردن شتی بە ئاڵین یعنی دەخلێکی باشی نییە بەقەت وڵاتانی ئەوروپا ئێمەی چی ئەوەیە کە چییە کە حاڵەتێکی سایکۆلۆجی هەیە کە ڕەنگە کێشەیەکی هەبێ یا ڕەنگە حەسکە زوو بچێتە دەرەوە لەبەر ئەوەی خەمێ بم بەبا خەمێ بزەبت ئەو شتانە تەسیری زۆرە وت لەوانەیە چەندین ضروریاتی تری هەبێت کە پڕی نکات و پڕی نەکردێتەوە پڕیشی ناکاتەوە بەڕاستی حاڵەتە سایکۆلۆجیەکەی بەڕاستی ئەگەر نا لە حاڵتە ئابوورەکەی بکڵتەوە بە هیچ شێوەیەک شتی وا ناکات باشە ئێمە ئەبینین سرکە لەم قەیرانەیە ئەبینین هەم سعات 12 شەو بڕۆ دەرەوە کە سەرەکەی جادە بەر ناکەوێت لەبەر سیارە باشە بچۆ بۆ مەطعەمەکان هەمووی قەرەباڵغا باشە خۆ بەڕاستی قەیرانیش هەیە یعنی بەڕاستی کێشەیەکی ئابووری زۆر گەورەیە ئێمەی چییە یو حاڵتە سایکۆلۆجیەیە کە کەس سەیڤین ناکات بەڕاستی من وای ئەبینم کەس سەیڤین ناکات ئەو پارێکە هەیەمی خەرجیەکە و تەواو ئەنجا سەریکە لە 25 مانگیشە لە 20 مانگە کە پارەی پێنەما ئەو دەڕۆژە ئەوەسە تا پارەکەی وەرگێت وڵی خەرجەکەتەوە ئەوە حاڵەتێکی سلوکی مسەلیکە بەڕاستی مەسەلەن سلوکی بەکاربەرە کە حاڵەتێکی سایکۆلۆجیەیە جا ئەم مەسەلەیە هەر ئەوە نییە حاڵەتی ئابووری یعنی پێوەست بێ بە ئابووری و پێویستە بە حاڵەتی چاولێکەری بەڕاستی جاریش هەر بن وەک خۆم بمورە قسەکەت ئەبڕم ئەگەر بۆ نمونە ئەچینە مۆڵێک ئەوەی کە لە سەرەتای مانگا کە تۆ موچەکە دووەرەگری ئەو شتانەی کە زەروریاتی ماڵە ئەینووسم ئەچمە دەرەوە ئەیکڕم ئەوە زۆر باشە زۆر جار هەیە کاغەزەکەت لە بیرەچە یان بە پەلەپەل ئەچیت ئەڵێم شتەکانم لە بیرە کە ئەچم بۆ مۆڵەکە شتەکانەکڕم ئەبینم لە کۆتای زۆر زیاتری لێ دەرچوو ئەو کاغەزە پێمە بێ زۆر ڕێگەیەکی باش بنووسینەکە کاغەزە ڕەنگە زۆر کەس بەکاری نێنێ بەداخەوە کە پارەکە وەرەگەیتە لە تەواو با بچم دوو ڕۆژ پێ بچمە دەرەوە ئەو پێڵەن قایمێ ژنان بۆ پێڵەن ئەو قایمێ زۆر چاکە تەنفیزیکەن بەس زیاتر ئافرەتان کە شتێکی باشە بەڕاستی جاوسا بە دەستیانە سەر لە مۆبایلەکە بەنامێ بۆی نێریت خۆ مەجبوریشی هەنێ ڕاستەوە مەجبوریشی بیکڕیت چیەکەی وەڵا بەسیتر مەسائلی ئەوەی کە ئایا ئەو تەختیتەی داناوە نەخێت لە زۆربەی عایلەکان ئەو تەختیتە دانانرێ و حسابیش بۆ ناکە کە ئایا مەعاشە بەیانە لەوانەیە سەر لە کوردستانی ماچکان باسی حاڵەتی خۆمانەکەن لەوانەیە بە هەموو بە سێ ڕۆژارێک مەعاش نەبێت بەسی 5 ڕۆژار جا ئەبینی لە دەڕۆژی کۆتاییە ئەکەونە حاڵەتێکی زۆر سەختەوە لەبەرەی کە لە ئەوڵا پلانی بەدانەناوە ئەو پلانە چی ئەو پلانەت و ئەوەیە بێ مەعاشە ئێستا بەڕاستی هەموو تاکی کۆمەلگا لە کوردستانە ئەبێ مەعاشەکەی تەقسیم نەکا بۆ 30 ڕۆژ بێت تەقسیمکا بۆ 40 ڕۆژ چکە بە حسابی بکار لەوانەیە 10 ڕۆژ دواب بکەوێت ئەمە ڕۆژەکەشمان نییە دکتۆر بەڕاستی و سیستەمە لە ئەوروپا زیاتر پەیڕۆکرێت لەبەروی سیستەمی باقی هەیە تۆ هەر کارێکەکەی لە 30 ڕۆژە ئەتوانی پارەکەی خۆ ڕاکێشی بەڵام ئێستا بە هەموو موچە خۆرەکانیشمانەوە گۆڕانکاری لە مانگەکان ناکرێت هەیە لە 5 مانگە یاریگرێت لە 7 مانگە هەیە لە سەری مانگە جاری وایە دواکێ ئەمە پلان لە تۆ تێگەیە کە پلانی لە تۆ تێگا پێکمانە و پلانەشە نامێنێت کە تۆ ئەو پرەپارەی کە دایانەی سەیڤەکە یاخۆ پرەپاری کە
ڕۆژانە سەرفێک لەوەیان شتێکی بیرخستمەوە بەڵێ. ڕاستە ئێستا لە ئەوروپا بڵێن هەفتانە پارە ئەچێت حسابەکان بەڵێ. زۆربەی هەرە زۆری کیسەکان هەفتانە پارە یعنی ئەو هەفتانەیە باشترە یعنی کە هەفتە وەرێگریتە تەوزیعەکە بەس هەفتەیە بەڵام ئێمە مانگانەیە و لەوانەیە مانگانەش دەبێت 40 ڕۆژ سی 5 ڕۆژ بەڵێ. ئەنجا لە هەمووی خراپتی جگە 30 ڕۆژێکی ژبێر کەس پلانێکی وای نییە بڵێ ئەم پارەی تەوزیعەکەم بەم شێوەیە بڕە بەم شێوەی خەرجیەکەم مەسەلەن جاری حاڵەتی استثنایی ڕۆیات نەخۆشەکەوێت خۆ تۆ بێ شتێک پارە هەبێ بۆ بەڵام ڕاستی لە سانەوەی عیلەکان ئەو پلانانان نیە زۆر سپاس دەستەکانت ئەمەشڵیان خۆش دوکتۆر لە ڕێگەی تەورەکان کە لەسەر بابەتی ئابوووریە ئەم کێشەیە لە کۆمەڵگەی خۆمانە کەم بکەینەوە بە خێراتنی بەڕێز دەکەین دکتۆر کامران سپاس بۆ زانیاریەکان دەستەکانە خۆش بێت زۆر زۆر سپاس زۆر زۆر بەخێر بێت